ئێمەی ئەهلی سونە و جەماعە ئەزانین کامە سونە کامەیە و هەمیشە هەوڵ ئەدەین زیندوی بکەین لە سیواکێکەوە لە زەردەخەنەیەکەوە تەسەوور کە لە لابردنی دارێک لەسەر ڕێگایەک هەموو ئەمانە ئەکاتە ئەهلی سونە و جەماعە هەتا سونەتێ زیندوو بکرێتەوە تۆ ئیلتیزامت بە سونەتەوە زیاترە تۆ لە ئەهلی سونە و جەماعەتی کە ئەڵێن جەماعە دەبێ وریابی ئەهلی سونە و جەماعە ئەگەر اختلافیش لە بینیانە هەبێ ئەدەبی اختلافیان هەیە لە ئەدەبی اختلاف دەرچووی ئەچیتە ناو سوبولەوە سەبیلی مستەقیم ئەو سەبیلەیە کە وەکو ئەصحاب ئەو هەموو اختلافە لە بینیانە هەیە کێشە و گرفتەی لەسەر اختلافەکان دروست نابێ ململانەیە دروست نابێ لەسەر بۆ اختلاف لە بینی هاوڵانان نییە بۆ لە مەسائلی فقهیان نییە بۆ لە مەسائلی فکریان نییە بۆ لە تەفسیریان نییە اختلافیان بينما مامەڵێکی تەندروست و جوانیش لەگەڵ یەکترا ئەکەن ئەمە ڕەمزی ئەهلی سونەتە ئەهلی سونە و جەماعە لەسەر ڕق بنیات نەنراوە لەسەر خۆشەویستی بنیات نراوە ڕقیان لێک پێغەمبەر نابێتەوە ئەبەدەن لێک هاوڵ نابێتەوە ئەبەدەن لێک زانا نابێتەوە ئەبەدەن بۆیە ئەو فکرانەی لەسەر ڕق دروست ئەبن ئەبێ لە خۆیان بترسن لە ئەهلی سونە دەرچوون ئەهلی سونەت و جەماعەت لەسەر مەحەبەتە هەمیشە ئەگەر ڕقی هەستا بێ لە پێناوی خوا لەسەر جزئیەتێک ڕقی هەستا طبعا باسی ئەهلی سونە و باسی ئەهلی بیدع زۆر زۆرە لە شەریعەتە تەسەوورکەن جاری وا هەبووە زانایەک هەبووە لە ئەهلی سونە بنمونە مەسەن ئیمامی باجی و ئیبن حەزم ئیمام باجی ئیبن حەزم ئیمام باجی مالیکی ئیبن حەزم ظاهریە ئەزان چەند مناقەشەیان بووە چەند قسەیان لە بین یەکترا کردووە مەشاکیلی زۆر گەورە گەورە لەگەڵ یەکترا خەڵکی عەوام تووڕە بوون لە ئیمامی ئیبن حەزم تووڕە بوون چون مەکتەبەکەیان سووتان ئیمامی باجی کە شەو ڕۆژ مناقەشەیان بوو خۆی کرد بەناو ئاگرەکە چوو کتێبی موسنەدی دەرکێشایە دەرەوە ڕای کێشاوە پەلەی هێنایە دەرەوە نەیهێش بسووتی ئەوە دائیمە مناقەشەیان بوو دا ئەنیشتن هەردوو لەسەر دوو کورسی خەڵک هەمووی دا ئەنیشت قسەیانە کرد بەرامبەر بە یەکتر هەر کەسە ڕای خۆی ئەڵێن ئەگەر ئیمامی باجی نەبووایە مالیکی لە جیهانە نەئەمە تەنها ئەو بەرگەی ئەگەر لە بەرامبەر ئیبن حەزما بوەستی وتیانەوە بۆچی ئاوات کرد وتی والله ئەمە توڕاثێکە هەموو ئومەتی ئیسلامی زەرەکە ئەگەر فەوتی ڕاستە ئیبن حەزم نووسیوێتی بەس ئەمە موسنەدە موسنەدی حەدیثە زۆر زۆر گەورەیە سەری ئەم ئەدەبی ئەمە ئەهلی سونە و جەماعەت بۆیە ئەبێ زۆر تون دەست بگرین بە سونەتەوە و زۆر توندیش بین بەرامبەر بە بیدعەت بەڵام ئاگامان لێبێت لە خۆوە قسە بەرامبەر بە بیدعەت نەکەین بەتابەتی ئەو بابەتانەی کە اختلافی بینی زانایانی گەورەی تایە لە بابی بیدعەت ئەچێتە دەرەوە چونکە زانایانی گەورە بەبێ مستەند و دەلیل کەلیمەیەکیان نەکردووە و شتێکیان نەوتووە بۆیە ئەوەی اختلافی بین عولەمایە قەت ئینسان جورئەت بەخۆی نەدا بڵێ ئەوە بیدعەت ئەگەر وتیشی بیدعەتە حتما ئەبێ بڵێ کاکە بیدعەتی لوغەوی مەبەستە هەل لوغەویەن ئەگەر نا ئەو شتە بیدعەت نییە چونکە مخالفەی نەسەکان و دەقەکانی شەریعەت نییە ئەمە قسەی عیلم و زانستە